ئێمە وەکو بەرەی پشتیوانی ڕۆژئاوای کوردستان ئەمڕۆ کۆبوونەوەیەکی خۆمان ساز کرد. ئامانج دە کۆبوونەوەیمان ئەوە بوو کە ناڕزایی دەربڕین بەرامبەر ئەو تاوانە قێزەونەی چەتەکانی ئەحرار شەرقیە کە تیایدا 4 هاوڵاتی سڤیلی کوردیان تەنها لەسەرکردنەوەی ئاگری نەورۆز شەید کرد. ئێستا من بەیاننامە کوردیەکە خوێنمەوە، دوای منیش بەڕێز دڵسۆز زەنگەنە بەیاننامەکە بە زمانی عەرەبی خوێنێتەوە. بەیاننامەی ناڕزایی بەرەی پشتیوانی ڕۆژئاوای کوردستان دژی شەیدکردنی 4 هاوڵاتی کورد لە جندرێس بۆ ڕای گشتی کوردستان و جیهان، جەماوەری خۆڕاگری کوردستان، ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ، پەرلەمانی کوردستان و عێراق، حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە وەکو بەرەی پشتیوانی ڕۆژئاوای کوردستان بە توندی ئیدانەی شەیدکردنی 4 هاوڵاتی کورد دەکەین کە لە ئێوارەی 20 ئەم مانگە بەهۆی کردنەوەی ئاگری نەورۆز و دەربڕینی خۆشی بە بۆنەی جەژنی نەورۆزەوە لە جندرێس لەلایەن گروپی تیرۆریستی ئەحرار شەرقیەوە بەناحەق شەید کران. هاوکات پاڵپشتی خۆمان بۆ گەلانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕۆژئاوای کوردستان ڕادەگەێنین. بێگومان شەیدکردنی ئەو 4 هاوڵاتیە کووردە لە جندرێسی ئەفرینی داگیرکراو پەیامی گڵاوی تاریکپەرستانە کە لەلایەن دەوڵەتی داگیرکاری تورکیاوە پاڵپشت و هاوکاری دەکرێن. دەرخەری ئەو ڕاستیەیە کە دوژمن و داگیرکەران لە پەیامە نەتەوەیی و دیموکراتی و ئینسانیەکان دەترسن و ڕێگە بە هاوڵاتیان نادەن لە زێدی خۆیان و تەنانەت لە گەڕەکەکانیدا ئاگری نەورۆز دابگیرسێنن. هەر بۆیە ڕایگشتی و دنیا ئاگادار دەکەینەوە کە ئەم پیلانە بەشێکە لە سیاسەت و پیلانجێڕی و داگیرکاری و کۆمەڵکوژی دەوڵەتی تورکیا کە زیاتر لە 5 ساڵە لە دوای داگیرکردنی بەشێکی خۆرئاوای کوردستان و بە تایبەتیش ئەفرین و چەندین شار و گوندی خۆرئاوای کوردستان پیادەی دەکات کە بەردەوام لە هەڵمەتی کوشتن و گرتن و وێرانکردنی ماڵ و حاڵی ئەو خەڵکە سڤیلە نەوەستاوە و بەهۆیەوە بە پێی نوێترین راپۆرتی مافی مرۆڤ لە ئەنجامی ئەو داگیرکاریەش زیاتر لە 300,000 ماڵ ئاوارە و بێماڵ و لا نەبوون. جگە لە تێکدانی دیموگرافیای ناوچەکە و هێنانی زیاتر لە 400,000 ماڵی هاوردەی عەرەب بۆ سەرماڵ و مڵکی کورد کە 500 ماڵیان لە فەلەستینەوە هێنراون و زیاتر لە 20 کۆمەڵگەی نیشتەجێبوونیان دروست کردووە لە چوارچێوەی پرۆژەی هەماهەنگی تورکیا، قەتەر، کوێت. هەروەها زیاتر لە 64 خوێندنگەی ناوچە کوردیەکانیان وێران کردووە و 50,000 خوێندکار بێخوێندن و خوێندنگا ماونەتەوە. هەر بەپێی راپۆرتی مافەکانی مرۆڤ لە ماوەی داگیرکاری ئەم 5 ساڵەدا 8,695 کەسی سڤیل ڕفێنراون، 372,500 دار زەیتون براونەتەوە و بەتاڵان براون، 13,500 درەختی بەردار سووتێنراون و زیاتر لە 12,000 هێکتار زەوی جوتیارە کوردەکان داگیر کراوە. 75 ناوچەی کولتوری و دیرۆکی وێران کراون. هەر بۆیە گەلی کورد لەمە زیاتر ئەم دۆخەی پێقبوڵ ناکرێت و پێویستە هێزەکانی هاوپەیمانان و وڵاتانی خۆرئاوا هەموو ئازادی خوازان پشتیوانی خۆیان بۆ خەڵکی سڤیلی خۆرئاوای کوردستان دەرببڕن و ئەو گروپانەی کە داگیرکەری تورکیا پشتگیریان دەکات دەربکەن لە ناوچەکە و ماف بۆ مافخوراوان بژێڕنەوە.